جن بينا خۆمان یارمەتی دێین ئەو یارمەتیەکانە ئاوانە بێنن بەتانی بێنن 6 بەتانی بوێن بابەت لە بەتانی لەگەڵ عسار لەگەڵ عسارەیە کاڵی خەسالان بەم ئەلو 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 ئەم شەو حاڵەکەم فرەوێرانە دۆستی قەدیمم بۆتە بێگانە ئەم شەو حاڵەکەم خاڵ باشە براکەم ناگە بەخێر بێت چۆنی قوربانە بم وەڵایی من عەزیزم بە جارێک ئاو یەک کەس ئاو نووسین ئەو یەک ئاوڵم برای من براتی ئایا بخۆیت و سی تەلەڤیزیۆنێک و پاسۆرد ئینتەرنێت بە شتیوانە تۆ چێ خۆی براکەم ئەو حساب پێ خۆری چا 5000ەکە تۆ چێ خۆی هیچ ناخۆ یەک نەگەشتان بۆ نووسم بۆ جوان سە مێزەکە دانێ بۆ دیکۆر یەک لە جوای نەکوای کاکەوە براکەمی وایە بپارە پیاگەن بەخوا باش و کاتیاونەوە ئاوە حەسەکەم ئەوەیە بڕۆم ئەگەم لە خۆمە بێ ها ئاگە لە خۆی بێت چۆنە بێت نا ئەی بەحسە باسێکە ئەوەیەوە دەوایە مۆدیلی کۆن بۆ کاکە ئەوەیە یانی نازانێت چی بۆ چاوە لە خۆی دەسەیەک ئەوەدا باش ئەگەر ڕاست لێ بڕی وڵی پەلەمە ئای بینێ ئای بینێ ڕۆ پێشەوە باش ئەبرام ڕۆ پێشەوە کاگەی شار دەرواکرە برادەی قەڵەباڵەکەی زۆر چاکە دەست خۆش